بەناوی خوای بەخشندۆ میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەی پیامی ڕۆژدا لەگەڵ هاوکارم کاک جەلال هاتینەوە خزمەتتان بۆ هیوایی کە ئەمڕۆژ سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سود و ڕۆزانەندی ئێوەی عزیز بێت. ئازدان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەرجێکن جوانترین سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت بۆ هیوایی کامڕۆتان پڕبێت لە ڕۆژێکی خێر و بەرەکەت و دوور بن لە هەر دەرد و بەڵاو نەخۆشیەک. ئەو بابەتانی کامڕۆ بۆمان ئامادە کردوون. تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەرەوەی کە بێهیوایی خەڵک لە پێناو چیدا. دەپرسین لەم بەرنامەیەدا لە ڕووی دەرونیەوە بە تایبەتی هۆکارەکانی بێهیوابوونی خەڵک لەو ڕۆکە ئێستا و بارودۆخە ناهەموارە لە ڕووی ئەمنی و کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی و لە هەموو بابەتەکانی دیکەی ژیاندا کە بە بارودۆخی هەرێمی کوردستان کە پێیدا تێدەپەڕێت دیارە زیاترینیان ئەوەیە کە دەبوونەتە هۆکاری بێهیوایی خەڵک. بۆیە لەم تەوەرێدا میوانێکی تایبەتمان هەیە دەپرسین بێهیوایی خەڵک لە پێناو چیدا وایە ئەمانە دەبنە پاسا بۆی کە تاک بێهیوا بێت یاخودنا. بڵازان لە تەوەری دومی بەرنامەکەشماندا باز لە هۆکارەکانی زۆربوونی ڕووداوی هاتوچۆ لە سنووری قەزای چەمچەماڵ دەکەین بۆ پێی کە لە سەرەتای مانگی ئەیلولەوە تاوەکو ئێستا 8 ڕووداوی هاتوچۆ ڕوویانداوە 4 کەس لەو سنوورەدا گیانیان لەدەستداوە بۆی ڕووداوەکانی هاتوچۆ. ئێمە لەو تەوەرەیەدا باز دەکەین زانین هۆکارەکان چین ئایا ڕێگاوبان یاخود خێرایی شۆفێران و پابندنەبوونیانە بە ڕێنمایەکانی هاتوچۆوە باز لەوە دەکەین زانین چارەسەرەکان چین و لایەنی حکوومەت وەزارەتی ناوخۆ تا چەند هاوکاریانە بۆی کە ئەو کێشانە چارەسەر بکرێت و هیچ لە لایەنی کەم ڕووداوەکانی هاتوچۆ کەم ببنەوە. جیاواز لەم بەرگە سەرەکیانە کۆمەڵەیەک ڤیدیۆ و راپۆرتمان بۆ ئامادە کردوون و ئەو چالاکیانش کە لە شار و شارچەکانە ئەنجام دەدرن لە ڕێگەی پەیامدەرەکانمانەوە بۆتان دەگوازینەوە. دەستپێکی پەیامی ڕۆژ بە کەش و هەوا دەست پێ دەکەین.
ئازیزان دیارە تۆری یەکەمی بەرنامەکەمان وە کاماژەمان پێکرد قسەکردنە لەسەرەوەی کە بێهیوایی خەڵک لە پێناو چیدا. ئەمڕۆکە بێهیوایی زۆرجار سەر دەکێشێ بۆ چەندین گرفتی دەرونی و نەخۆشی بەتایبەتی. لەسەرم بابەتەش میوانداری زۆر بەڕێز دکتۆر دانیال سعدی دکتۆرا لە نەخۆشی دەرونیەکانمان کردووە کە دکتۆر یەخەوە بەخێر بێت. زۆر سپاس. دکتۆر بالەوە دەست پێ بکەین دەنگ و باسی دەرونی خەڵک ئەوەندەی کەیەوە زیاتر مامەڵە لەگەڵەوانەیە دەکەن کە گرفتی ڕوبەڕووی گرفتی دەرونی دەبنەوە. ئێمە بەم شێوەیە جواب بینەوە یەکەم کە ئەڵین دەروون دووەم کە ئەڵین خەڵک ئەو دەروونە چییە ئەو خەڵکە کێن ئەگەر خەڵک مەبەستمان بە خەڵکی خۆمان بێت ئەمڕۆ بە شێوەیەکی گشتیە توانین بڵین خەڵک نەکرد لە کوردستانە نەکرد لە شەرقی ئەوسەتانە لە هەموو عالەمە نەوعێک گۆڕانکاری بەسەرا هاتووە کە بە توولی تاریخ لەوەتی کە بەشەریەت لەسەر زەویە زیندەگی ئەکات و ژیانەکات ئەم گۆڕانکاریە بەسەر نەهاتووە. گۆڕانکاریە سەرەکیەکە من ئەگەڕێنمەوە بۆ دووشت اینجا لەژێر ئەو دوو شتاشتی تریش هەیە لەسەر شێوازی ژیان و شێوازی ژیانکردن و شێوازی مامەڵەکردنی کەسەکان لەگەڵ یەکتریا و شێوازی مامەڵەکردنی کەسەکان لەگەڵ چواردەوری خۆیانە و شێوازی کاریگەری چواردەور لەسەر کەسەکان و ئەوانە ئەڵبەتە کۆمەڵەشتی ترن بەس نەبوونی قەناعەت وە چاوچنۆکی کەسەکان گەشتوتە ڕادەیەک ئەتوانم بڵێم ڕادەیەکی ترسناک کە لە هیچ تاریخێکا بەم شێوێنەوە هەبووە ئینسان لەوەتی هەیە خەریکی چاوچنۆکی و تەماعی زۆرە بەڵام ئەمەی کە ئێستا ئەیکا بە شێوەیەکی لەوانەیە بە شێوەیەکی مۆدێرنە و بە شێوەیەکی لەوانەیە بڵێم عاقڵانە هەر بریتە لە چاوچنۆکی و بریتە لە کەمی قەناعەت ئەمە وەکو خەڵک وەکو دەرونیش مەبەستمان لە دەرونی خەڵک چییە مەبەستمان لە دەرون چییە دەرون بریتە لە ئەو وێنانەی کە لە مێشکی ئینسانەکانە کۆبێتەوە ئەو هەستانەی کە ئینسانەکان هەیەە بەرامبەر بە خۆیان و بە چواردەوری خۆیان بە خەڵکی ترە و بە داروبەردیشەوە و ئەو بیرکردنەوانەی کە کەسەکان هەیەە و ئەو هەڵس و کەوتەی کە کەسەکان هەیەە ئەم چوار شتەیە بۆ وەڵامانەوەی پرسیارەکە دەرونی خەڵک بەرەو کوێ ئەڕوا یان گەشتوتە کوێ ئەوە هەست ئەکەین کە بە شێوەیەکی زۆر ترسناک دەتوانین بڵین بەداخەوە نەخۆشیە خەمۆکیەکان نەخۆشیە دەرونیەکان بە شێوەیەکی گشتی بە تایبەتی خەمۆکی و حاڵەتە دەرونیەکان بە شێوەیەکی ترسناک بەربڵاو بڵاوبوونەتەوە و زۆر بوون بەڕادەیەک زۆر بووە کە زەنگی مەترسی لێ دەرێت لە هەموو شوێنێکەوە بەڕادەیەک زۆر بووە کە وترێ دوای ئەم کۆرۆنا ئێمە لەوانێت سونامیەک لە نەخۆشی دەرونی ڕووکاتە بەشەریەت لە وەسواسی قەهریتەوە لە خەمۆکیتەوە لە قەلەقیتەوە لە جۆرەکانی تریەوە لەبەر ئەوە ئەو حاڵەتی کە ئێستا ئێمە دەرکی ئەەکەین و ئەو حاڵەتی کە ئێمە گوێمان لێتی و هەستی پێ ئەەکەین ئەوەیە کە بەرەو زۆربوونی نەخۆشە دەرونیەکان و بەرەو زۆربوونی حاڵەتە دەرونیەکانەڕێن دکتۆر زۆری ئەو نەخۆشیانی کە ئێستا سەری هەڵداوە ئەتوانم بڵێن یەکەمین هۆکار چیە ئایا قەیرانی دارایی یاخود کێشە کۆمەڵایەتیەکانە کە زۆرێک لەو نەخۆشانە دەرونیانی کە لە ئێستادا هەیە بەڵێ پایابوونی نەخۆشی دەرونی و زیادکردنی ئەگەرێتەوە بۆ کۆمەڵی هۆکار یعنی لەوانەیە لە کۆمەلگایەکە هۆکارەکە لەوانەیە قەیرانی دارایی بێ لە کۆمەلگایەکی ترا مەسەرەن بۆ نمونە قەیرانی داراییان نییە بەڵام تەکنۆلۆژیا بەڵام پەرش و بڵاوبوونی خێزانەکان بەڵام گوێنەگرتنی مناڵەکانە بۆ دایک و باوکیان بەڵام ینی بەو شێوەیە لە کۆمەلگایەکی ترا فول کۆمەلگاکە بۆ بە کۆمەلگایەکی مادی ئەساسیاتی پەیوەندیەکان و بنەمای پەیوەندیەکانی کەسەکان لەسەر ئەو بنەما ئینسانی کە جاران بنیاد ئەنرا لەسەری نەماوە ئێستا هەمووی بۆ بە بنەمایەکی مادی لەسەر حسابی ڕبح و خەسارە پەیوەندی لە بینی کەسەکان و پەیوەندی لە بینی خێزانەکان و پەیوەندی لە بینی شارەکان و کۆمەلگاکان دروست بووە ئەمە وای کردووە کە حاڵەتە دەرونیەکان زیاب بکە و تەشەنە بکە و بەرەو زیابوون بڕوا بەس بە تەنها بریتینە لە کێشەی مادی لە نەبوونی مەعاش لە مەسەرەن بۆ نمونە نەبوونی خواردنی باش ئەوانە چکە زمانێ بووە خەڵکەکان نیو ئەوە نەیات و بتوان بڵم یەک لەسەر 10 ئێستا
ژیانیان خۆش نەبووە زیندەگیان نەبووە معاشیان نەبووە پارەیان نەبووە خواردنیان نەبووە جلوبەرگیان نەبووە یەک لەسەر نەکدا یەک لەسەر یەک لەسەر هەزاری ئێستا بەڵام زۆر خۆش ژیاون ئەساسەکە بریتە لە ئەو چاوچنۆکی و لە ئەو نەبوونی قەناعەتەیە بریتینە لەوەی کە تۆ معاشەکە چۆن وەرەگریت بریتینە لەوەی کە چنێکت هەیە لە ماڵەوە بریتینە لەوەی کە قەنەفەکەت چۆنە تەلەڤیزیۆنەکەت چۆنە مۆبایلەکەت چ ڕەنگیەکە و چ مارکەیەکە ئایا چەنە تۆ ڕازیت بەو ژیانەی خۆت کە هەتە چەنە قەناعەتت هەیە ئەمە ئەوە کاتێک کە تۆ هەست ئەەکەیت یعنی ئەو چاوچنۆکیە و هەیە و ئەو کەمی قەناعەتە و هەیە ئەمە بۆ دروست بێ ئەمە وا ئەکات لەوەی کە بەرەو شوێنی تر و ئاقاری تر بڕە بەڵام نەخۆشی دەرونی ئەگە بە شێوەیەکی گشتی بازیگین بەس تەنها بریتینە لە ژینگەمان چۆنە کەسایەتی کەسەکان هەڵگیری چ جیناتێکن ئەمانە هەمووی دەور ئەبینێ لە چ خێزانی شەپەروەردە بوون ینی کۆمەڵی هۆکارمان هەیە دکتۆر ئێوە کاتێک کە کەسێکی نەخۆش سەردانی ئێوە دەکات بە هەندێک ئەسبابەوە ڕوبڕووی دەبنەوە تا ئەو کاتی کە هۆکارەکەی پێیا بکەن بزان بۆچی ڕوبڕووی ئەم گرفتە بووەتەوە ئەمەی کێسە لە کۆمەلگەی ئەمە یادەگوزارێ بۆ نمونە بابایەک هەیە دەڵێ کرێکاریم دەست ناکەوێت لە بەرەوەی کۆرۆنایە لەو لاوە بێ موچەیە لەو لاوە بێ کەسابەتیە ینی 1001 گرفتی کۆمەڵایەتی و ئابووری و ئەمنی و سیاسی کۆمەلگا دێنێ دەیسەپێنێ بەسەر خۆیان ڕەنگە ئەمە هۆکار بێ بۆی کە تووشی نەخۆشیەکی دەرونی ببێ ئایا دەکرێت تاک ئەمانە بکات ئەسباب بەسەر خۆیەوە بۆی کە ئیدی خۆی ڕوبەڕووی ئەم گرفت نەخۆشیە دەرونیانە بکاتەوە بەڵێ جوانە پرسیارەکەت ئێمە ئەمانی کە باست کرد کۆمەڵی ئەسبابن لە سەروی ئەم ئەسبابانەوە هەیە مەسەرەن ئێمە بۆ نمونە ئەم ئەسبابانەی کە باست کرد ڕوبەڕووی منیش ئەبێتەوە ڕوبەڕووی تۆش ئەبێتەوە بۆ لە منە ئەبێ بە خەمۆکی بۆ لە توانە ئەبێ بە خەمۆکی من کێشەکە ئەگەڕێنمە بۆ من لە چه خێزانێک و هاتوومەتە دەر پێش ئەوەش هەڵگری چ سیفاتێکم و کیمیایی مێشکم چۆن پێکاتەوە بۆ کەسێکیت ئەڵێ بۆ نمونە تووشی خەمۆکی بۆ لە ئەنجامی مردنی باوکیەوە یا لە ئەنجامیەوەی کە قەرزارە باشە ئەگەر هەر کەسێ باوکی بمرێت و تووشی خەمۆکی بێ خۆ ئەبێ هەمووی تووشی خەمۆکی بێ هەر کەسێک کە قەرزار بێت و تووشی خەمۆکی بێ ئەبێ هەموو عالم تووشی خەمۆکی بێ یان نیوەی ئەم شارە تووشی خەمۆکی بێ نە مەرجنی هەر کەسێک کە قەرزارە یان ڕووداوێک بەسەریایەت وەنیە بتەوێت و نەتەوێت کاریگەری دەرونی جێهێڵێت بەڵام نایکا بە نەخۆشی لە کیا ئەیکا بە نەخۆشی لە ئەو کەسانی کە خۆیان هەڵگری سیفەتەکەن یان پەروەردەی خێزانیان بە شێوەیەک بۆ ببێتە پاڵنەر بوو بێت بە پاڵنەر بۆ ئەوەی کە تووشی خەمۆکیەکە ببێت تێگەی ببێتە پاڵنەر یعنی بۆ ئەوەی ڕوونتر بێڵێن ئەمانە هۆکارن کە باست کردن بەڵام ئەگەر کەسێک خۆی هەڵگری سیفەتەکە نەبێت باشە خاڵوانی مەسەرەن مامەکانی مەسەرەن باپیرە گەورەی ئەم سیفەتەی تیابوو و نقلی کردو بۆ ئەم بە بۆنەی ئەم کێشە کۆمەڵایەتەوە یا ئەم کێشە مادەی کە باست کرد یا ئەم نەبوونی ئیشەوە سیفەتەکە ئەتەقێتەوە و خەمۆکیەکەی تیا دەرەکەوێت بەم شێوەیە بەڵام کەسێکی کەش لەوانەیە بە هەمان شێوە با بێنە سەر ڕووەکەی تری کە ئەمەیان پشگیری بۆ چوونەکەی تۆەکە کەسێکی کەش بە هەمان شێوە هەڵگیری سیفەتی خەمۆکیە یا هەڵگیری سیفەتی قەلەقیە ئەوش عینەنشت لە باپیرە گەورەیەوە بۆی ماوەتەوە بە هەمان شێوە بەڵام نەبوونیەکە نەهاتۆ بەسەریا سیفەتەکە هەر بە شاراوەی ئەمێنێتەوە دەرناکەوێت سەیرەکەی بۆ نمونە پورێکی یان خاڵی یا مامێکی تووشی خەمۆکیە بێ بەس ئەم توش نابێ ئەمیش هەمان سیفەتی ئەوی هەڵگرتۆ بەس ئەم چواردەورەکە یارمەتی دەرە هاوکارە ئەسبابێک نەبووە کە ئەم سیفەتە دەرخە بەو شێوەیە خەم ینی نەخۆشە دەرونەکان بەو شێوەیە دەرەکەوت دکتۆر چۆن بزانین ئەم سیفەتەی ئێستا بۆ لە منە هەیە ئیلا تاوت لە حەزەی نەتەقێتەوە نازانی بەڵێ جوانە کەسێتی هەڵبەتە شتێکی زۆر موعقەتە ینی بۆی بزانین کەسێتی شخصیت پێرسناڵەتی کەسێک چ سفەتێکی هەیە و چ شئینێکی فەحسێک نییە تێستێک نییە بە خوێن بۆی بکەین بڵێن ئەم فەحسی خوێنە بەسەن ئەم مادەی تایە خوێنەکەی ئەو مادەی تریتیان نییە باشە
کۆمەڵێک نیشانەمان هەیە و کۆمەڵێک پرسیارمان هەیە لەوانەیە کۆمەڵی ئازمایشی تریش هەیە مەسەرەن لەوانە کە کۆمەڵی فحوساتی تر هەیە لەوانە کە بۆ نمونە ئەشعەی سەرمان هەیە پێکهاتەی کیمیایی مێشکمان هەیە ئەمانە هەموو یارمەتی دەرن بەڵام ئەمانە لە مەراکیزی زۆر پێشکەوت و متتەویرە ئەکرێن ئەم فحسانە بۆ ئیبزین ئەم کەسە پێکاتی مێشکی چۆنە گیرفانەکانی ناومێشکی چۆنن پێکاتی کیمیایی ناومێشکی چۆنە ئەمە بۆ هەموو کەس ناکرێت کۆمەڵی پرسیارمان هەیە ئێمە ئەزانین کۆمەڵی شتمان هەیە مەسەن بۆ نمونە فلان عائیلە خەمۆکیان تایە یان نەخۆشی دەرونیان تایە باشە ئەم کەسەش کە لەو عائیلەیە هەڵگری سیفەتەکانیەتی ئیتر مەرجنی بیزەبت شیزۆفرینیا بێ مەرجنی بیزەبت خەمۆکی بێ قەلەقی بێ وەسواسی بێت ئاڵوودەبوون بێت یەکێک لە سیفەتەکانی تایە ئەمیش بە هەمان شێوەی ئەو ئەندامانی تری ئەو عائیلە هەڵگیری ئەم سیفەتەیە زۆر باش کاک دکتۆر بێهیوابوونی تاکێک یاخود بێ ئومێدبوونی تا چەند کاریگەری دەبێت لەسەر دەوروبێت تا چەند کاریگەری دەبێت لەسەر کۆمەلگا بۆ من لە شوێنێکە دادەنیشێ بەردەوام قسەی بێهیوایی دەکات قسەی بێئومێدی دەکات ئایا ئەمە دەبێت هۆی کە کۆمەلگایەک یاخود کەسانێکی دیکە لەگەڵ خۆیان تووشی بێهیوایی بکات بێهیوایی و ڕەشبینی دوانەیەکن زۆربەی وەخت بەیەکۆن کەسانێک هەیە مەرج نییە نەخۆشی دەرونیان هەبێت دائیمەن ڕەشبینن تێگەی ینی خەڵکێک هەیە لە هەشتاکانە کە وەکو باسەکرێت فەرحانی و هەرزانی و ئەوە بووە کیلۆی نسک لە 100 فلسەوە بۆ بە 105 فلسی چۆتە سەر ئتر هەموو دنیای لێ هاتووەتە یەکتری و نیسک گران بوو 5 فلسی چۆتە سەر و بە زەرفی خۆتە و کاتی خۆی کە ئەچوی بۆ بازار زەرف دەکڕی خواردنێک دەکرێت بۆ زەرف یا زەمبیلەیەک لەگەڵ خۆتا ببەرداوە کوێستان بوو ئەم کەسە خۆی هەر لە خۆیان هەڵگری ئەو سیفەتەیە باشە خەڵکانێک هەن ڕەشبینن بێهیوان لە ژیانە دائیمەن لایەنە سەلبیەکانی لایەنە نەگەتیڤەکانی شتەکانە بینن کاتێک کە تۆ لە ماڵتا مەسەلەن لە شوێنێکە بە ئەو پڕی تەواضوع ئەوە پەرداخی ئاوی بۆ ئەبەی ئەوە نابینێ کە تۆ پەرداخی ئاو بۆ بردووە هەڵساویت و تەمەنە 50 ساڵە و 100 کیلۆ وەزنتە و شان و شەوکەتێکت هەیە و ئاوێکت بۆ بردووە لە باتی ئەوی بڵێ سوپاس ئەڵێ خۆ ئەم پەرداخە نیوەی خاڵیە پڕپڕ نییە ئەو نیوە خاڵیە ئەبینێ لە ژیانە لە بری ئەوەی نیوە پڕەکە ببینێت دائما وا بیرەکاتۆ لە بری ئەوەی بیر لەوە کاتۆ کە ئەم لەشێکی ساغی هەیە بیر لەوە کاتۆ کە بێوەیە بێ موشکیلەیە بیر لەوە کاتۆ کە ماڵ و مناڵەکە عینەن شت مەسەرەن زیندەگیان هەیە و ژیانێکی خۆشیان هەیە و مەسەرەن نەخۆشیێکی درێژخایانی خراپیان نییە و بیر لە ئەمانە ئەم نیعمەتانە بکاتۆ کە خوای گەورە پێیاوە بیر لە ئەو شتانی تر ئەکاتۆ کە ئەم نیەتی و خەڵکی تر هەیەی لە بری ئەوەی بیر لەوە بکاتۆ ئەو شتانی کە ئەم هەیە و خەڵکی تر نیەتی تێگەی ئەم شێوازە لە بیرکردنەوە ئینسانەکان بەرەو ڕەشبینی و ئینسانیش کە ڕەشبین بوو لە ژیانە تووشی بێهیوایی ئەبێت طبعی ئەمە سکوێنسێکە ئەمە سلسلەیەکە بە دوای یەکە ئەڕوا سەری لە کێوە دەرەچێت سەری لە پەیابوونی نەخۆشی خەمۆکیەوە دەرەچێت سەری لە حەز لە مردنەوە دەرەچێت سەری لە بیرکردنەوە لە مردنەوە سەری لە خۆکشتنەوە بە تاکید چارەسەری هەیە ئەمانە چارەسەری ئەمانە بەوە نیە حەبێکی بیتێ بەو نیە دەرمانی بیتێ چارەسەری ئەمانە بڕێکی بەڕانەهێنانەوەی لەسەر ئەوەی کە جارێکە چۆن بیر بکاتەوە بە عیلاجی سلوکی معریفی ئەبێتە چۆن بیر ئەکاتەوە لە ژیان چۆن بیر ئەکاتەوە لە خۆی چۆن بیر ئەکاتەوە لە چواردەوری تۆ دێی سلسلەی بیرکردنەوەکانی بۆ ڕێیەکەیتەوە ئەو وێنانی کە لە مێشکە شێواون بۆی ڕێیەکەیتەوە وێنەکان مەسەرەن بۆ نمونە دائیمەن ئەو دنیا بە ڕەش و سپی ئەبینێت تۆ دەی ئەڵێ نەخێر دنیا ڕەش و سپی نییە دنیا لە ساوە 5 سپیە لە ساوە 5 ڕەشە مەدە 90 دنیا خۆڵەمێشیە لە ساوە 90 دنیا لە ساوە 90 ژیان تێگەی تۆ دەی ئەمەی بۆ ڕێکەکەیتەوە بەس ئەو نەخێر یا ڕەش یا سپی لە ساسەی ژیانی کردووە بەمە ئەمە غاڵەتە ئەبێ ڕێک هەموو چەمکەکانی ژیان ئەبەم شێوەن هیچی 100% سپی نییە هیچی 100% ڕەش نییە 5 بە 5 90 خۆڵەمێشی
تۆ ئەمەی بۆ ڕێەکەیتەوە، ئەم بینیشەی بۆ ڕێەکەیتەوە، ئەم نەزرەی بۆ ڕێەکەیتەوە کە ئەم نەزرەوە ڕێکردەوە بۆی بە ئاسانی ئەتوانێت هەڵسوکەوتی ئەو کەسە ئەگۆڕێت، مامەڵەکردنی ئەو کەسە، تێڕوانینی ئەو کەسە ئەگۆڕێ بە چواردەوری خۆی. کە تێڕوانینی کەسەکە گۆڕا بۆ چواردەوری خۆی، دوای ئەوە بیرکردنەوە، دوای ئەوە هەستەکانی مەسەرەن دائیمەن هەستێکی دائیمەن کە دەموچاوی ئەبینیت هەستێکی بێتاقەت ڕەخنەگرانە، وەکو ئەمڕۆ هەر کەسێکە بینی بە چاوێکی ڕەخنەوە سەیری هەل لە خواگیانەوە سەیرەکە هەتا سەرعەرز هەتا پووشێک بە چاوی ڕەخنەوە سەیری هەموو شتێکە. ئەمە سەقافەتێک وای کردووە لە ئێمە بەداخەوە. ئەمە تەکنەلۆجیا و ئەمە ئەم فەیسبوک و ئینتەرنێت و بەزم و ڕەزمە لەوانەیە ئاسانکاری کرد بێ بۆمان، بەڵام بڕێکی زۆری کەوتۆتە سەر ئەو ئیعلامەی کە ئەم وڵاتە بەڕێوە بە، ئەو ڕاگەیاندنە ئەم وڵاتە بەڕێوە بە وای کردووە لە خەڵکەکان هەمووی ڕەخنەگرن، هەمووی یا ئیما ڕەش یا ئیما سپی بەو شێوە سەیری شتەکانەکەن، وایان کردووە لە تاکەکان قەچتی چاک مەبینێت، دائیمەن ڕەخنە بگرە، دائیمەن ئەزانی تۆ چ قوڕێک ئەگریتەوە بۆ ئەم خەڵکە بۆ داهاتوی ئەم خەڵکە کە وا ئەەکەی لە ئەم خەڵکە بە چاوێکی ڕەخنەوە سەیری هەموو شتێ بکە. زۆر باشەکە ئێستا بۆی کە بزانین بێهیوایەکە لە چیەوە سەرچاوە ئەگرێت، ئەم نەخۆشی دەرکرد دوجار بێهیوایەکەش تووشی نەخۆشی دەرونی دەکا. ئایا هەمووی پەیوەستە بە لایەنە پەیوەندیدارەکان وەکو دابینکردنی ژیان، فەرامکردنی ژیان بۆ خەڵک، یا زۆر جاڕایە کەسێک لە ڕووی ژیانی شەوە ژیانی تەواو فەراهەم بێ هایلاف بژی بەڵام سیر دەکەی گرفتێکی کۆمەڵایەتیەکەی دەوروبەری کە ڕەنگە پەیوەست نەبێ بە دەرەوەی خێزانەکەی خۆی ڕوبەڕووی گرفتی دەرونی بکاتەوە. ئێمە یەکەم هۆکاری بێهیوایی و ڕەشبینیمان گەڕانەوە بۆ کەسایەتی کەسەکان، سیفەتەکە ئەو ماڵەی کە تۆ تایە پەروەردە ئەبیت، ئەو ژنگەی کە تۆ تایە پەروەردە ئەبیت. نمونەی نیسکەکەم هێنایەوە کە پێنج فلسی چۆزەر هەموو ڕەشبینانە مامەڵی لەگەڵ شتەکان کرد و سەری دنیای لێ هاتەیەک نسکی هەرمەی خۆ ئەگەر بێتە سەر ئەوە، بەڵام لە لای ئەو نە چۆنە بێشتیوە. یەکەم کاریگەری کەسایەتی هەڵگری چ سفەتێکە ئەم کەسە لە ناو خێزانێکە پەروەردە بۆ ڕەشبینانە مامەڵە لەگەڵ شتەکانەکەن، یان بە شێوەیەکی وەکو چۆن لە سادە و ساکار مامەڵە لەگەڵ شتەکانەکەن، هەموو شتێک وەزنی تایبەتی خۆی ئەیەنێ، نە زیاد لە حەد وەزنی ئاياتێ، زەڕەبینێکی بەدەستەوە نییە شتەکان گەورە بکە و سیفەتی مەگنیفیکیشنیە بێ، سیفەتی گەورەکردنی کێشەکانیە بێ، کێچە بکا بە گایەک لە خۆی یان لە چواردەوری خۆی یان لە خێزانەکەی خۆی. نەخێر، تۆرە ئەم زەڕەبینەی لە دەزوەرگرە و هیوا فێری ئەوە بە کە بە شێوەیەکی گەشببینانە مامەڵە لەگەڵ ژیانە بکە زۆر بە ئاسانی. کەواتە یەکەم هۆکار کەسایەتی، دووەم هۆکار خێزانە، سێم هۆکار کۆمەلگایە. هەنێک کۆمەلگا هەیە ئەندامانی ڕەشبین دروستەکات، ئەندامانی بێهیوا دروستەکات. یعنی مەسەلەن بۆ نمونە باسیکەی ژیانی ئیمڕۆمان لە چاو ژیانی 2013 زەمانە کۆرۆنا نەبوو، یەکی دووسێ مەعاشی هەبوو لە ماڵەوە بۆ خۆی دانیشت و کار و بار هەبوو، هەموو عالەم و چواردەوەرمان بە تایبەتی چاوی لەسەرمان بۆ ئەوەنە خۆشە ژیان. لەو وەختەشە ئێمە هەر خەریکی دروستکردنی کۆمەلگایەکی بێهیوا ڕەشبین مزاهرەمانە کرد، دنیامان نابوو یەکتری خەڵکی تر. ینی کە ئێمە لە دوورۆ سەیری وەزەکەمان کاکە ئەم خەڵکە لە هیچی کەم نیە بۆ هاکات باشە. لەبری ئەوەی باتینە گەشببینیمان بڵاو کردایەتەوە ئەو بێهیوایی کە ئەمان چرپان بەگوێی خەڵکەکە لامان بردا، ئێمە ئاتین ڕەشببینیمان بڵاو کردو بێهیواییمان بڵاوە کردەوە قیاسەن بە ئەو کاتە. دەوەرە بزانە ئێستا چۆن پێکەنینمان بە ئەو کاتی خۆمانیت باشە. دڵنیا بە لە ئیمڕۆژ زۆر خراپتر، ڕۆژگارێکی زۆر خراپتر هەیە. کەواتە با ئیمڕۆوان نەزانین ئەمە ئەو پەڕی شتەکانە، ئەو پەڕی خراپیە، ئەو پەڕی نەهامەتی و نەکبەتیە، نە وانە وا بیر نەکەینەوە. دائیمەن لە ئیمڕۆژ خراپتر هەیە. وا سەیری ژیان نەکەین کە بەس تەنها ئەمڕۆیە، وا سەیری ژیان نەکەین کە بەس تەنها پێگاتوە لە ئەم سەعاتێک کە تیاینی. نەخێر، ژیان
زۆر سەعاتی تر و ڕۆژی تر و مانگی تر و ساڵی تری تایە باشە وا بیر نەکەینەوە کە وەختێک کە نەبوو نەدار و بێ ئەمن و ئاسایش و زوڵممان لێکراوە بزانین کە بەس تەنها ئیتر ئەو لەحزەیە و تەواو نەخێر ڕۆژگاری زۆر زیاتری لە دوایە ئێمە لە زەمانێک و لە کاتێکە مەسەرەن ژیاوین یعنی زۆر لەم ڕۆژگارە سەختتر بەڵام ئەلحەمدولیلا خوای دەرو خێری لە کردوونەتەوە ئەبە شێوە مامەڵە بکەین لە پشت زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر دانیا سعدی دکتۆرا لە نەخۆشی دەرونیەکان سپاس کە ئەمیانی بەرنامەکان بەڵێ بینەرانی عزیز دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوەلات تۆپ ئارت چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 85 85 ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ ئارت چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین بەهۆی داوای لێپرسینەوە لە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت پارتی ڕێککەوتنی حکوومەتی خۆجێیی پارێزگای دهۆکی لەگەڵ یەکگرتوو هەڵوەشاندەوە
ئەم شەو ڕێککەوتنی نێوان پارتی و یەکگرتوو لەسەر حکوومەتی خۆجێیی پارێزگای دوهۆگەڵۆ شێنرایەوە و یەکگرتوو ژوازی لەو پۆستانەیەنە کە لە چوارچێوەی ڕێککەوتنەکە وەکو مافی دەستکەوتی هەڵبژاردن وەریگرتە بوو. سەبارەت بە هۆکاری هەڵوەشاندنەوەی ڕێککەوتنەکەش سەباح باپیری سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە ئەنجومەنی پارێزگای دۆک بە ماڵپەڕی فەرمی حزبەکەی ڕاگەیاند دوای ئەوەی سەرجەم پەرلەمانتارانی یەکگرتوو بەهۆی چەند پرسێکی سیاسیەوە ئیمزایان لەسەر یاداشتی بانگەشتکردنی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت بۆ لێپرسینەوە کرد پارتی لەو هەنگاوە نیگەران بوو وتیشی ئەوە هۆکار بووە بۆ هەڵوەشاندنەوەی ڕێککەوتنی نێوان یەکگرتوو و پارتی لە حکوومەتی خۆجێی دهۆک. بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر دیارترین ئامار و چالاکیەکانی شەژمانگی ڕابردووی خستە ڕوو ڕایگەیاند کە لەو ماوەیەدا 995 تاوانی جۆراوجۆر ئەنجام درراوە. بەڕێبەرایەتی پۆلیسی هەولێر ڕایگەیاند لە کۆی 5955 تاوانی جۆراوجۆر لە سنووری پارێزیاکە توانراوە 5568 تاوانیان ئاشکرا بکرێن و تۆمەتباران بدرێنە دادگا. بەپێی ئامارەکە هەر لە ماوەیە و شەژ مانگەدا 751 سوالکەری دەستگیر کراون و بە وتەی پۆلیس ژمارەیەکی زۆر لەو سوالکەرانە بۆ ڕاکێشانی هەست و سۆزی خەڵک وەک نەخۆشیان خاون پێداویستی تایبەت خۆیان دەرخستووە. لە بەشێکی دیکەی ئامارەکەدا هاتووە کە 655 تۆمەتبار بە تاوانەکانی کوشتن، دزی و ساختەکاری و سپیکردنەوەی پارە و مادە هۆشبەرەکان دەستگیر کراون. لە سەردانە چاوەڕوانکراوەکەی بۆ فەڕەنسا مستەفا کازمی ڕێکەوتنی کڕینی چەک واژۆ دەکات. فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق ڕایگەیاند لە میانی سەردانە چاوەڕوانکراوەکەی بۆ فەڕەنسا مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق داوای کڕینی چەک لە وڵاتە دەکات. وتیشی فەڕەنسا خوازیارە پەیوەندیەکانی لەگەڵ عێراق پتە بکات و عێراقیش هەمان خواستی هەیە. فواد حسێنەوەشی خستە ڕوو چەندین پرۆژەی ئابووری خراونەتە ڕوو کە هەردوو لە ڕەزامەندیان دەربڕیوە کە کۆمپانیا فەڕەنسیەکان لە پێناو هاوکاری عێراقدا چەندین پرۆژە جێبەجێ بکەن. ئەنجومەنی وەزیرانی عێراق پرۆژەی یاسای بودجێ ئەمساڵی ڕەوانەی ئەنجومەنی نوێنەران کردەوە. ئەحمەدی حاجی ڕەشید هەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند وەزارەتی دارایی پرۆژە بودجێی 2020 گەڕاندەوە بۆ پەرلەمان. دەژڵێت تا ئێستا وێنەی هەموارکراوەکەیان نەبینیوە کە وەزارەتی دارایی چه گۆڕانکاریەکی تێدا کردووە. بەڵام ئەوان پێشتر لە لیژنەی دارایی خوێندنەوەی یەکەمی بۆ دەکەن و دواتر ڕەزامەندی دەردەبڕن کە بخرێتە بەرنامەی کارەوە. ئەحمەدی حاجی ڕەشید دەڵێت پێشبینی دەکرێت تا ڕۆژی پێنجشەمە ئەوان لیژنەی دارایی خوێندنەوەی بۆ بکەن و بخرێتە بەرنامەی کارەوە. وتیشی ئامانج لە پرۆژەکە زیاتر وەرگرتنی قەرزە چونکە ئەگەر حکوومەتی عێراق قەرز نەکات ناتوانێت موچە بدات. لە عێراق لە ماوەی نۆمانگی ڕابردوودا زیاتر لە 5 میلیارد دینار گەڕاوەتەوە بۆ خەزیانەی گشتی حکوومەت. ئەو گوژمەیە بە شێوەیەکی نایاسایی لە تۆڕی دەستەبەری کۆمەڵایەتی گەڕێنراوەتەوە. جاکلین سیلۆ بەڕێوەبەری گشتی سندوقی پاراستنی کۆمەڵایەتی لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی عێراق ڕایگەیاند توانراوە لە ماوەی نۆمانگی ڕابردوودا زیاتر لە 5 میلیارد دینار بگەڕێنرێتەوە بۆ خەزیانەی دەوڵەت. ئاماژەی بەوەش کردووە لەو گوژمەیە بە شێوەیەکی نایاسایی و لەلایەن سەرپێچیکارانەوە لە تۆڕی دەستەبەر و پاراستنی کۆمەڵایەتی وەزارەتەکەوە گەڕێنراوەتەوە. دەژڵێت نزیکەی 20,000 سەرپێچی دوو موچەی لە وەزارەتەکە ئاشکرا کراون و بەردراون. سعودیە لە ڕێگەی ئەپلیکیشنێک لە تۆڕی ئینتەرنێت گەشتی عومرە بۆ هاوڵاتیانی سعودی و هاوڵاتیانی دیکەی وڵاتانی جیهان ڕێک دەخات. محەممەد تاهر وەزیری کاروباری حەج لە وڵاتی سعودیە ڕایگەیاند بەمەبەستی دەستپێکردنەوە بە گەشتەکان و ڕێوڕسمەکانی عومرە بڕیاردراوە ئەپلیکیشنێک لە ڕێگەی تۆڕی ئینتەرنێتەوە بەردەست بکەن بۆ ئەو کەسانەی کارەزووی ئەنجامدانی مەراسیمی عومرەیان هەیە. وەزیری کاروباری حەجی سعودیە وتیشی مەبەست لەو هەنگاوە ئەنجامدانی مەراسیمایینیەکانە لە چوارچەوەی دۆخێکی سەلامەت و تەندروستدا بە جۆرێک دوور بێت لە جەنجاڵی چونکە لە ڕێگەی و خزمەتگوزاریەوە هاوڵاتیانی سعودی و هاوڵاتیانی دیکەی جیهان دەتوانن پێشوەخت داواکاری پێشکەش بکەن بۆ ئەوەی وادە و کاتی ئەنجامدانی مەراسیمەکەیان بۆ دیاری بکرێت. بۆهی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە سعودیە بڕیاریدا حەجی ئەمساڵ سنوردار بکات لە کۆی 2 ملیۆن حاجی کە ساڵانە ڕویان لە وڵاتە دەکرد بۆ بەجێگەیاندنی فەریزەی حەج. ئەمساڵ تەنها 10,000 کەس لە هاوڵاتیانی سعودیە توانیویانە ڕێوڕسمی حەج ئەنجام بدەن. ئازیزان و خۆشەویستان گرنگترین هەواڵ و زانیاریەکانمان پێشکەشکردن پاشنەوە بڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەبین.
بەڵازان دووبارە سڵاوتان لێبێت دەچینە لای پەیامنێرانمان سەرەتا دەچینە پارێزگای هەڵەبجە بۆ لای پەیامنێرمان سامان فەتا سامان سڵاوی خوا لێبێ دوایین زانیاریەکانی پارێزگای هەڵەبجە چین؟ بەڵە سڵاتان لێ بێدانیار ساڵ لە بینەرانی کەناڵی ئاسمانی پایان بە دیارە ئەمڕۆ کۆمەڵێک چالاکی جۆرا جۆرەیە لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەمڕۆ 21 ساڵ تێپەر دەبێت بە بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە لە ساڵی 1992کە لە ماوەی ڕابردووشدا بەرپرسانی داری پارێزگاکە سێ یادداشتە ناڕاستی حکوومەتی هەرێم حکوومەتی عێراق نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق کرد بۆی کە ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە تەواو بکەن و بیگرنەبەر. دیارە کاتژمێر 3:30 پاژنی ڕۆژ لە قیدوی خوشکان مەراسیمێک سازەکەن بۆ ڕاگەیاندنی ناوی و خوێندکارانی کە بەشدارییان کردووە لە لەبەرکردنی سوورەتی نور و هەندێکی خنجیرانیشیان بۆ سازەکەن. لە ئێستاشدا من لە مەڵبەندی یەکی هەڵەبجەی کۆمەڵی ئیسلامیم کە ژووری بازرگانی پیشەسازی هەڵەبجە سەردانی مەڵبەندی هەڵەبجی کۆمەڵی ئیسلامیان کردووە لەبارەی ئەجەندای سەردانەکان بۆ مەڵبەندی کۆمەڵە کۆبوونەوەیان لەگەڵ بەرپرسان و کارگەڕانی مەڵبەندیەکی هەڵەبجە من گفتوگۆ لەگەڵ مامۆستا کۆچەر کارگەڕی مەڵبەند دەکەم. مامۆستا کۆچەر ئەجەندای سەردانەکەی ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە بۆ لای ئێوە چییە؟ بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بەخێم سەرچاومان لە کۆی ئەو سەردانانی بەڕێز ژووری بازرگانی هاتون کە سەردانی لایەنە کۆی لایەنەکانەکەن ئێمەش وەکو کۆمەڵی ئیسلامی لە خزمەتیان نبوون و پێشوازیمان لێکردن. سەردانەکەیشیان ئەوەی کە ئەجەندای سەردانەکان باسییان کرد لە ئێمە کۆی ئەو پرۆژە و بەرنامانە بوو کە لە ژووری بازرگانی لەم ساڵی ڕابردوو کە کردویانە بەرامبەر بە خودی پارێزگاکە لە هەمان کاتە تەڵەب و داواکاریان کردووە لە حکوومەتی هەرێمی کوردستان جاکو تەڵەب و داواکاریان کردووە کە کۆمەڵی پرۆژەی تایبەتە بوو بە تایبەت مۆزوعی مەرزی دەشتی سازان کە مەرجێکی تایبەتە بە پارێزگای هەڵەبجەوە کۆمەڵی مەرجێکیش هەبوو کە قسە تایبەتیان هەبووە. پێشتریش کۆمەڵی تەڵەب و داواکاریان کردووە لە وەزیرە جیاوازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە تایبەتمەندی بە پارێزگای هەڵەبجە بدەن. ئێمەش کۆی ئەو پرۆژانی کە ئەرزیان کردین باسییان لێوە کرد پێشتر و ئێستاش ئێمە هەمیشە پشگیریمان لێ کردوون دیسان ئەوشمان لێ دووبارە کردوونەتەوە. ئێمە لە ڕابردووشە لە ساڵی 1992 تا ئێستا لە کۆی ئەو پرۆژ و تەڵەب و داواکاریانی هەبوو بۆ خستنە سەرپێی پارێزگای هەڵەبجە و وەرگرتنی ڕووی یاسای پارێزگای هەڵەبجە پشگیریمان کردوون دەستخۆشیمان لێ کردوون. بەتایبەت لەم سەردانی بەڕێزیان دەستخۆشیمان لێ کردن داواشمان لێ کردن هەرچۆنیان کردووە کۆی ئەو پرۆژانە حەدە ئیمکان بەتایبەتی لە پێش شانزەی سێ کۆمەڵێت تەڵەب و داواکاری هەیە بتوان حکوومەتی هەرێم جێبەجێ بکە. پێشمان وتون ئەوەی کە پێویستە ئێستا گرنگە بۆ پارێزگای هەڵەبجە کە داواکاریەکانیان جێبەجێ بکرێ و ئەو یاداشتانی کە لەمە پێش لە ڕابردوو لە تقریبا لەم سەردانی کازمیک کە سەردانی هەڵەبجەی کردو یاداشتەکانیان ناردووە بۆ هەم بۆ حکوومەتی مرکزی هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی بەلای ئەمە گرنگ بووە بەتایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بێت و خوان بەتایبەتی لێبنەون بۆ پارێزگای هەڵەبجە قناعەتمان وایە حکوومەتی ناوەند حکوومەتی مرکزی بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە لە ڕووی یاساییەوە کێشە و مەترسێکی وای نامێنێ. بەتایبەت هەڵەبجە تایبەتمەندی خۆی هەیە لە ڕووی نەبوونی هەلیکارەوە لە ڕێژەی بێکاری لەناو هەڵەبجە جاوەکو ئەو مؤسسات و بیناسازی کە پێویستە بۆ پارێزگای هەڵەبجە پارێزگایەک لە پارێزگای هەڵەبجە تا ئێستا لە ساڵی 2014ەوە تا ئێستا نەیانتوانیوە بکەن سەرسکە ئەوەی کە پتیا بەرپرسە حکوومەتی هەرێمی کوردستانە بۆی داوامان لێکن هەرچۆنیان کردووە وەکو ژووری بارزگانی خۆیان چەندێک کاریگەریان هەبوو ئێمە دەستخۆشیان لێکن بەردەوام بن لەسەر هەوڵ کۆشەکانیان. دیارە دانیار مەرزی سازان مەرزێکی زۆر استراتیجە بۆ پارێزگای هەڵەبجە کە ئەگەر بکرێتەوە هەوڵەکانی ژووری بازرگانی پیشەسازی بەردەوام لەو چوارچێوەیەداوە سەردانی سەرجەم لایەنەکانەکەن بۆی کە پشتیوانی پەرلەمانتاران و چین و توێژەکە جیاوازەکان وەربگیرێ بۆ ئەوەی کە ئەو مەرزە بکرێتەوە لە ئێستادا ڕزامەندی کۆماری ئیسلامی ئێران وەرگیراوە بۆکردنەوەی ئەو مەرزە و لە ئێستا داوای کەماوەتەوە حکوومەتی هەرێمەوە حکوومەتی بەغدایە بۆ ئەوەی کە ئەو مەرزە بەڕووی پارێزگای هەڵەبجە و کۆماری ئیسلامی ئێراندا بکرێتەوە و جوڵەیەکی ئابووری گەورە لە سنوورەکە دروست بکات. زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح لە هەڵەبجە و لەگەڵمان نبوو. دەچینە پارێزگای سلێمانی بۆ لای ڕامیار عوسمان بزانین دوایین زانیاریەکانی پارێزگای سلێمانی چین. ڕامیار سڵاوی خوارد لێبێت دوایین زانیاریەکانی پارێزگای سلێمانی چین گەر بۆمان بگوازیتەوە. بەڵێ دانیار بەیانیتان باش بەیانی سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان باش. دیارە دانیار ماوەیەکە لە شاری سلێمانی پرسی سوتانی دارچنەوەبەرەکان بۆتە باسی گەرمی نێو میدیاکان و هەروەها جگە لەوەش ئەنجومەنی پارێزگای سلێمانی
لیژنەیەکی کاتی دروست کردووە بۆ بەدوەداچوون بۆ سووتانی دارچنەوەبەرەکانی سلێمانی و خۆش دەزانی بەشێک لە ڕێکخراوەکانی بواری ژینگە سووتانی دارچنەوەبەرەکانی تاستوجە و هەروەها گۆژیان بە ڕووداوێکی دەستکرد ناوبردووە و داوایان کردووە کە لە پێچینەوە لە ڕووداوە بکرێت. دیارە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لیژنەیەکیان پێکێناوە، هەڵبەتە لیژنەکە کاتیە هەمیشەیی نییە بۆ بەدواداچوون بۆ سووتانی دارچنەوەبەرەکانی سلێمانی بزانن هۆکارەکەی چییە. هاوکات دوێنێ لیژنەیەک لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە لیژنە کاتیەکەیە سەردانی دارچنەوەبەرەکانی تاسوجەیان کرد بۆی کە لە نزیکەوە ئاگادار بن بزانن چ ڕووبەرێک سوتاوە و چەند دارچنەوەبەر لەم ڕووداوەیە سوتاوە بە تەواوەتی نەماوە. دیارە ئەمڕۆ لیژنەکە بانگێشتی بەشێک لە بەڕێوەبەرە پەیوەندیدارەکان دەکات وەکو بەڕێوەبەری دارستانی سلێمانی و بەڕێوەبەری ژینگەی سلێمانی و پۆلیسی دارستان و کۆمەڵێک بەڕێوەبەری دیکە بۆی کە بزانن هۆکاری پشتی سووتانی دارچنەوەبەرەکانی سلێمانی چییە و کێکەم تەرخەم بووە لە سووتانی دارچنەوەبەرەکانی سلێمانی وەلانی پەیوەندیدار لەو بابەتەدا کێ بووە بۆەوەی کە دوای کۆبوونەوەکە بڕیار بدرێت لەسەرەوەی بزانن ئەم لایەنەی کەم تەرخەم بووە لە پێچینەوەی یاسایی لەگەڵدا بکرێت. دیارە خۆت دەزانی ماوەیەکە ئەو ژینگە پارێزان ینی کەوتونەتە گومانەوە لەوەی بۆچی تەنها لە شاری سلێمانی یان بۆچی تەنها دارچنەوەبەرەکانی سلێمانی دەسووتێ و بەشێک لە ڕێکخراوە ژینگە دۆستەکان و لە تۆڕە کۆمەڵاتیەکان وا بڵاو بیوەکە هۆکاری پشتی سووتانی دارچنەوەبەرەکانەوەیە کە پرۆژەی بازرگانی لە شوێنی دارەکان جێبەجێ دەکرێت. دیارە ئەمەش نیگەرانی هەم هاوڵاتیان هەم ژینگە دۆستانی لێکەوتۆتەوە داوا دەکرێت بە پەلە ئیجراعاتی یاسایی لەم بارەیەوە بکرێت و ئەوانی کە کەم تەرخەم بوون لەم بابەتە سزا برن. دیارە ئەمڕۆ کۆبوونەوەکە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕێوە دەچێت، بەڵام هەرچەنە کە دوێنێ ڕاگەیان بۆ میدیاکانی شەیە ڕووماڵی بکەن، بەڵام ئێستا بێمیان ڕاگەیان کە میدیاکان ناتوانن ڕووماڵی بکەن. هەڵبەتە دیارە لە دوایەوە کۆبوونەوە بڕیارە درێت ئایا لانی کەم تەرخەم کێم بووە دواتر ینی لە ناوڕۆکی کۆبوونەوەکە ئاگادار دەکرێنەوە و لە ئێستادا کۆبوونەوەکە بڕیار وایە کاتژمێر 11 سەر لەبانی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەست پێ بکات. وەڵە دانیار. زۆر باشە، زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیار عوسمان کە لە شاری سلێمانی و لەگەڵمانە بووی. سپاس بۆ زانیاریەکەت. ئازیان ئەگەر پەیامنێرمان ئامادە بێت دەچینە وەرتێ لای پەیامنێرمان ئازاد عومەراوایی. ئازاد سڵاوی خوا لێبێت، زانیاریەکان لە وەرتێ و دەوروبەری وەرتێ چی هەن؟ زۆر باشە، دیارە پەیامنێرمان ئازاد عومەراوایی ئامادە نییە. دەچینە لای ڤیتیە کە دەستگای ڕۆشنبیری نووری حکمە دیارە دەستی کردوێتەوە بە سازدانی خولەکانی کە دیارە دەستگای ڕۆشنبیری نووری حکمە دەستگایە کە تایبەت بە لەبەرکردن و فێرکردنی قورآنی پیرۆز و هەندێک وانەی پەروەردەی دیکەی تێدا دەخوێنرێت کە ئەمساڵ دیارە بۆی ڤایرۆسی کۆرۆناوە بەشێکی زۆر لە خول و دەوراتەکانی وەستاندبوو، پرۆژەکانی بەگشتی وەستاندبوو، بەڵام نزیک بە مایەکە جارێکی دیکەم خول و پرۆژانی دەست پێ کردوێتەوە لە بەرەوەی کە ڕوون و دیارە بە تایبەتی لە سلێمانیدا ڤایرۆسی کۆرۆنا ڕوبە لاوازی چۆر ینی بەراورد بە مانگەکانی ڕابردوو بۆیە ئێستا زیاتر لە چوارچەوەی خێوتگا بە تایبەتی هەندێک خول ڕاگەێنێ و بە تایبەتی ئێستا خولێکی بۆ تازە پێگەشتووان ڕاگەیاندووە کە ڤیتیەکیان بۆ ئامادەکردن. هاوکارانمان با پێکەوە بینێرەوە ڤیتیە بین. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بە خێراتنی کەناڵەکەتانەکەین بەخێر بێن سەرچاوان. ئێمە ئەمڕۆ وەکو گەنجانی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە وەکو بۆردی گەنجان هەستاین بە سازانی پرۆژەی پێگەیاندنی تازە پێگەیشتوان لە نووری حکمە بۆ ئەم خوێندکارە خوێنگەرمانە هەتاوەکو لە ڕووی پەروەردەییەوە بە خۆتیان بکەین کۆمەڵێک زانیاری و ئیسفادەیان پێ بگەێنین و هەروەها کۆمەڵێک چالاکی و یاری ئامانجداریشمان بۆ داناون چونکە تەمەنیان پێویستی پێێتی هەتا بتوانین ئەو بابەتانەی ئێمە ئەمانەوەی پێیان بگەێنین لە ڕووی ئەو ڕێگەیانەی کە بە ئەوان ئاسانترە لە ڕووی وەرگرتنەوە پێیان بگەین و ئیسفادەی لێ بکەن.
ئەم پرۆژەیە بێگومان وەکو هەر پرۆژێکی تری نوری حکمە کۆمەڵی کەس پێوەی هیلاک بوون وەکو بۆردی گەنجان وەکو ئیدارەی نوری حکمە دەستخۆشیان لێکەین و هیوادار ئینشاءڵڵا ئەم تازە پێگەیشتوانە لە حکمە ببنە نوخبەیەک دواتر ئیسفادە بە خۆیان بە کۆمەلگایان بە خێزانەکانیان بگێنن. بەنای خۆی گەورە بەخشندە و میهرەبان سەرتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم کە ئەمڕۆ ئەزێتان کێشاوە لەگەڵمانە بوون من شیلان ڕۆڤ مامۆستا لە دەستگای ڕۆشنبیری نوری حکمە باسی پرۆژەی ئەمڕۆماتان بۆ ئەەکەم کە پرۆژێکمان ڕێخستووە بە ناوی پێگەیاندنی تازە پێگەیشتوان کە بۆ گەنجانی نوری حکمەمان ڕێخستووە پێکهاتووە لە کۆمەڵەوانەیە کۆمەڵە دەرسێک کە لەم عمرە پێویستیان پێێتی هەروەها چەند چالاکیەک و یاریەکی تیابوو هەتاوەکو بێزار نەبن تاوەکو ئێمە ئەمانەوێت زیاتر خزمەت بەو گەنجانە بکەین چونکە لەم عمرەیە زیاتریان پێویستیان پێێتی هەتاوەکو ڕنگ باتەوە لە ژیانی ماڵەوەیان و لە ژیانی خوێندنگەشیان هەتاوەکو تەلەبەکانی ئێمە نمونەی بن لە هەموو شوێنێک. سەرتا بەنای خۆی بەخشندە و میهرەبان من وەکو خوێندکارێکی دەستگای ڕۆشنبیری نوری حکمە بەشداریم کرد لەم خێوەتگەیە کە بۆ قۆناغەکانی 8 و 9 و 10 خوێندکارانی دەستگای ڕۆشنبیری نوری حکمە کرایەوە من وەکو خۆم زۆر سوودم لێبینی هیوادارم هاوڕەکانیشم سوودیان لێبینی بێ و من سوپاسی دەستگای ڕۆشنبیری نوری حکمە و ستافی ئیدارە و گشت کەسێ ئەەکەم کە یارمەتیدا ئەم خێوەتگەیە بەباشی بەڕێوە بچێ و خێوەتگەکەی سازگرت. بەڵازان دەچین لای پامێرمان ئازاد و مەراوایی لا وەرتێ و لەگەڵمان دەبێت ئازاد سڵاوی خوار لێبێت دوایین زانیاریەکان چین؟ وەرتێ ناحەی وەرتێ سەر بە قەزای ڕەواندوزە دیارە لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە لەم ناحیەیە پێوەری ئاو بۆ هاوڵاتیانی ناوچەکە ببەستێ بەڵام هاوڵاتیانی ناحەی وەرتێ بەمە رازینین کەوا پێوەری ئاو لە ناحیەکەیان ببەسترێتن چکەوان ئاماژە بۆدا ناحیەی وەرتەیەکەکە لە ناوچاوان لەو ناوچانەیەکەوە کانیاوێکی زۆری هەیە ئەوان پێویستیان بەوە نییە کەوا پێوەری ئاویان بۆ ببەسترێتن من بۆ زانیاری زیاتر وەقسەکردن لەسەر ئەمە دەسمە چەند لایتەن هاوڵاتیەکی ناحیەی وەرتێ کاکرێ بوارەگەر بیتە ئێرە سڵاوتان لێبێتن دیارە بڕیار دراوە پێوەری ئاو بۆ ناحیەکەتان ببەسترێت ئێوەکو هاوڵاتیانی ئێرە بۆ رازینین بەمە سەرەتا بەخێر بێن ئێمە وەکو گەنجانی ناحیەی وەرتێ کە ماوەیەک پێش ئێستا بڕیار دراکە پێوەری ئاو لە سنتەری ناحیەی وەرتێ و لە گوندەکانی دەوروبەری بەستێ ئەمە خاوەنی چەند کانیاوە چین لە سنووری ناحیەی وەرتێەوە سنتەری ناحیەی وەرتێ ئەو پێوەری ئاوش کە دائەندرێت هیچ گرنتێکی لەگەڵ نییە کە مانگانە پارەکی یەکجار زۆر لە بۆ ئەو خەڵکەی دێت و ئێستا وەسعەکەش بەو شێوەی نییە خەڵک بێ موچەیە خەڵک بێ پارەیە لە حکوومەت لەلایەک موچەن بە خەڵک ناداوە پێوەری ئاویشت لەسەر حیساب بکاتەوە پارێکی یەکجار زۆرەکەت هاوڵاتیانی ناوچەکە لە ئێستادا بە کۆی دەنگ بڕیارەکەیان ڕۆز کرد وڵی بەپێی ئەوەی کە یعنی لە ناو خەڵکی بوویمە خەڵک هەڵێم یعنی لە 100 کەس باوەڕ ناکەم تا 3-4 کەس بیبەستی ئەوەش ئەوە دیارە خەڵک ناڕازێ لەو پێوەری لەبەرەوەی تا ئێستا
هیچ کەسێک بۆکۆ من گوێم لێ هیچ کەسێک نێگوتی من ئەو پێوەری ئاوەیدا ئەنێم لۆی مانگانە ئەو بڕەپارێم لەو بێتەوە پاس دەکەم ئەگەر دەرفەت هەبێسمە لای هاوڵاتێکی تریش بزانم ڕای ئەوی شوەر بگرم لەسەر پێوەری ئاو ئەگەر تۆش ڕای خۆتمان پێ لاسەبار بە پێوەری ئاو وابزانام شتەش یەکزار هەڵەیە پێوەری ئاو لێرەدا بن چکە تا ئێستا لە شارەکانی شارە گەورەکانەوە کە سەرکەوتنەوە بۆ تابێن لە ناحیە شۆشی وەرتێ پێوەری ئاودان ئەو خەڵک بێم وچەیە خەڵک پارەی نادە باوەڕاکەم چووە جارێکی دیکە سەرکەوتوی چکە تا ئێستا لە شارەکان نەندەیە دابێن لە ناحیەکان سەرکەوتوی پێوەری ئاو سەرچاوی ئاوەکان لە ناحیە وەرتێچی نەگەر ئاماژیان پێ وەڵا سەرچاوەکانی ئاو هەمووکانیە هەموو خەڵک بخۆی پەیوەماندی بووە سەرەتا دوای ڕاستە حکومەت حوزەکانی دروست کردێ بەڵام ئاوەکەش هەمووی خەڵکییە کانیەکان هەمووی خەڵچینە زۆر سپاس دەکەم بەڵێ دیارە لە ناحیەی وەرتێ وەک ئەم هاوڵاتیانە شاماژیان پێدا ناوچەکە کانیاوێکی زۆری هەیە وە خۆشیان زۆر پەیوەماندی بوونە تاوەکو ئاوەکانیان هێناوە هەروەها ئەوان ئاماژە بەوەدەن کەوا حکوومەتیش پرۆژەی بۆ کردوون بەڵام بەوە ڕازینین کەوا لە ئێستادا پێوەری ئاویان بۆ دابنێ دیارە پێوەری ئاو بەگشتی لە شارەکانی هەرێمی کوردستان گرفتی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردووە وای کردووە کەوا پارەیەکی زۆر ماگانە بۆ هاوڵاتیان بێتەوە هەر ئەمەش وای کردووە کەوا هاوڵاتیانی ناحیەی وەرتێ بەمە ڕازی نەبن کەوا پێوەری ئاویان بۆ دابنێ زۆر سپاس بۆ پایانێرمان ئازاد ومراوی لە ناحیەی وەرتێ و لەگەڵمان نبووی سپاس بۆ زانیاریەکان ئازیزان و خۆشەویستان دەچینە لای تەوەری کۆتایی بەرنامەکەمان هۆکاری زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ بە تایبەتی لە قەزای چەمچەماڵ و دەوروبەری کە ماوەی دووسێ هەفتەی ڕابردوودا گوێبیستی چەند هەواڵێکی دڵتەزێمون لە ئەنجامدانی ڕووداوی هاتوچۆ گیان لە دەستدانی چەندین کەس و بریندار بوون بۆیە ئەم تەوەرەمان تەرخان کردو لەسەر ئەم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز عەمید عومەر عەلی بەڕێوەبەری هاتوچۆی چەمچەماڵ کە دەمانەوێت قسە لەسەرەوە بکەین بۆچی ڕووداوەکان لە قەزای چەمچەماڵ زۆر بوون هەرچەندە پێشتر ڕووداو هەبوو بەڵام لە ماوەی چەند هەفتەی ڕابردووە کە ئاماژەم پێکرد دیارە تۆمارکردنی ڕووداوەکان زیاتر بۆ گیان لە دەستدانەکانی زیاتر بۆ گەرچی لە ناوچەکانی دیکە هەرێمی کوردستان تا حاڵەتی ڕووداوی هاتوچۆ هەبوو بەڵام بە جۆرە لە جۆرەکان ئەم جارە زووم و چاوی میدیاکان یاخود هاوڵاتیان زیاتر لەسەر دەوروبەری چەمچەماڵ و خودی چەمچەماڵ بووە کە ڕووداوەکانی هاتوچۆ ئامارەکانی گیانە دەستدانی لەو ناوچەیە بەرزتر کردوێتەوە بۆیە میوانداری زۆر بەڕێز عەمید عومەر عەلی بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای بەڕێوەبەری هاتوچۆی قەزای چەمچەماڵمان کردووە بەڕێز کاک عەمید عومەر سڵاوی خوا لێبێت دەمەوێت بزانم سەرەتا هیچ ئامارێکی نوێتان لایە لەسەر ڕووداوەکانی هاتوچۆ و گیان لە دەستدان لە قەزای چەمچەماڵ و دەوروبەری بەڕێز کاک عەمید عومەر زۆر سپاس بۆ دەرفەتە دەمەوێت بزانم سەرەتا هیچ ئامارێکتان لایە لەوەی کە پێمان بڵێن ئامارەکانی هاتوچۆ لەوێ چۆنەوە ئامارەکانی گیان لە دەستدان بۆ هی ڕووداوەکانی هاتوچۆ چەندە؟ بەڵێ بەیانیتان باش بە ناوی خوای گەورە و میهرەبان سپاس بۆم دەرفەتە ئەمەیە پێشە مشتێک کورتەباسێکی سنووری بەڕێوەبەری هاتوچۆی چەمچەماڵ بکەم کە پێک هاتووە لە چواردە بەش چوار بنکەی هاتوچۆ و دا هۆڵبەیە لە ناو بەڕێوەبەری هاتوچۆی چەمچەماڵدا بە سەرجەم کارمەندەکانە بە 135 کارمەند و ئەفسەرەوە ڕۆژانە سەرقاڵ و ئیشکارەکانی خۆمانین لە سێ شوێنی تریش لە ناحەی تەشەی جەباری و ناحەی قادرکەرم و قەرەناو کامانە پۆلیسی هاتوچۆشی لێ نییە. ئامارەکانی ڕووداوی هاتوچۆ لە سنووری قەزای چەمچەماڵدا لە ماوەی ئەم 9 مانگەدا بەداخەوە 59 ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەریدا و لەم 59 ڕووداوە بەداخەوە 21 هاوڵاتی بوونەتە قوربانی و 48 هاوڵاتی تریش بریندار بوونە ئەوانەی کە لەلایەن پۆلیسی هاتوچۆوە کەشف و هێڵکاریان بۆ کراوە چ جای لەوانی ڕنگ بێت لە نەخۆشخانەکان کە ئاماری جیاوازتیان هەبێ بەڵام ئەوانەی کە ئێمە چوونەتە سەر ڕووداوەکان بەم شێوەیە بووە. زۆر باشە کاک عەمید ئایا هۆکارەکانی ڕووداوەکانی هاتوچۆ لەو ناوچەیە چیەوە بە پێی ئامارەکانی خۆتان ئەم ئامارانە بەرز بوونەتەوە یاخۆت کەم بوونەتەوە لە چاو ساڵانی ڕابردوودا؟ لە چاو ساڵی ڕابردوودا ئامارەکان بەرز بۆتەوە ساڵی ڕابردوو نۆمانی ڕابردوو 50
دوو ڕووداوی هاتوچۆمان هەبوو لە ئەنجام ئەمانەدا 9 هاوڵاتی بەداخەوە بوونە قوربانی و 57 هاوڵاتی دریش بریندار بوون. هۆکارەکانی هۆکاری ڕووداوی هاتوچۆ بۆ خۆتان نەزانن زۆرە، بەڵام ئەوەی ئێمە تێبینیمان کردووە لە چەند خاڵێکە خۆیەگرێتەوە. یەک لەوانە پابند نەبوونی شۆفێران بە ڕێنمایەکانی هاتوچۆ و خێرایی زیاد لە پێویست، نەبوونی مەرجەکانی تونوتۆڵی، ماتۆڕچورێکی زۆر بەڕاستی لە سنوورەکەدا هەیە کە پابند نەبن بە ڕێنمایەکانی هاتوچۆ و ئیهمالبوونی برایانی شۆفێر لە کاتی جوڵاندنی ئۆتۆمبیلەکانیاندا و زۆربوونی گەشتارێکی زۆر لە برایانی عارەب کە لە خوار و ناوەڕاستی عراقەوە گەشت دەکەن بۆ سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ناوچە گەشت و گوزارەکان. زۆر باشە. زۆرێک لەو ڕووداوانە کە پێشتر بینیمانە لە نێوان بارهەڵگرێک و ئۆتۆمبیلێکی دیکەدا بوو، ئایا ئەمە بۆی تیژڕۆیی شۆفێرانی بارهەڵگرەوەیە کە زۆر جار ڕووداوەکان ڕوودەدەن لەو ناوچەیەدا؟ ڕاستە نەک تیژڕەوی، بەڵام ئەتوانین بڵێن سنووری قەزای چەمچەماڵ بۆ خۆتەزانی هەم لە خوار و ناوەڕاستی عراقەوە ئۆتۆمبیلێکی بارهەڵگری زۆر بەرەو پارێزگای سلێمانی و دەروازە سنوورەکان دەڕات. ئەم بارهەڵگرانەش تەمان گرفتێکی زۆری دروست کردووە لەسەر شەقامە گشتەکان. بۆ دەتوانم بڵێم چەمچەماڵ وەکو سنوورێکی دەروازەیەکی لێ هاتووە بۆ کاسبکاران و بۆ برایانی شۆفێر. ئۆتۆمبیلێکی زۆر ینی لە ڕادەبەدە لە سنووری ئەمە هاتوچۆ دەکات، زۆربەی شار نەشارەزان. کاک عومەر، ئەگەر کامێرەی هاتوچۆ دابرنێت پێت تاوانیە ڕووداوەکان کەم ببنەوە شۆفێران سڵ بکەنەوە لەو کامێرانی کە دادەنرێن؟ بەڵێ ئێمە کامیرەی هاتوچۆ ڕۆژانە لەسەر شەقامە گشتەکان دامان ناوە. ئەتوانم بڵێم ئاماری ئەم 9 مانگە کە دامان ناوە لە کامیرەی هاتوچۆدا تقریبا 735 شۆفێر لە کامیرەی هاتوچۆی داوە لە سنووری شەمشەماڵدا، چ جای لە سنووری ناحەی بازیان و بەرەو سلێمانی لەسەر شەقامە گشتەکان کامیرەی خێرایی دانراوە، بەڵام لەگەڵ ئەوەیشە برایانی شۆفێر بەداخەوە پابند نابن بە ڕێنمایەکانی هاتوچۆ. ئەو کامیرانەی ئێمە دامان ناوە مەبەستمان کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆیە بۆی بتوانین سەر و ماڵی هاوڵاتیان پارێزین، بەڵام بەداخەوە لەلایەن هەندێک لە برایانی شۆفێرەوە بە شێوازێکی هەڵە لە دانانی کامیرەکان تێگەیشتونە کە ئێمە مەبەستمان لە پەیداکردنی داهاتە. مەبەستمان پەیداکردنی داهات نییە، مەبەستمان سەلامەتی ماڵ و سەری هاوڵاتیانە. لە کامیرەکە دەرەچێ بۆ شوێنێکی تر بە حسابی خۆی تۆڵەی ئەو خاویش ئەکاتەوە بە شێوازێکی خێراتر لێخڕێ، جار وایە کارەساتەکە لەو شێوانە ڕوەدات. زۆر باشە کاکەمیت، گرفتەکانی ڕێگۆبان هۆکارن بۆی کە ڕووداوی هاتوچۆکان زۆرتر بن یاخود ڕوو بدەن لە ئەسڵا، هەرچەندە ئێستا لە چەمچەماڵ کە لە سلێمانیەوە دۆڕێەوە لە چەمچەماڵش کە دەرەچی هەمووی دوو سایدە، بەڵام ڕاستە ڕەنگە لە هەندێک شوێن سایدەکان بچووک یا تەستیر بن. گرفتەکانی ڕێگۆبانمان هیچ هەیە کە هۆکار بن بۆ ڕووداوەکان؟ لە سنووری قەزای چەمچەماڵ ئەو ڕووداوانی کە ڕوئەدەن لە با بڵێن لە کەرکووکەوە بۆ سلێمانی کەوا کاتە بینی چەمچەماڵ و تەشیە شەقامێکی دواراستەیە، ئەتوانم بڵێ هیچ گرفتێکی تیان نییە، بە هێمای هاتوچۆ دانراوە، بە بەردەوام کامیرەی چاودێری لێیە. شەقامەکە گرفتێکی ئەو تۆی نییە کەوا برایانی شۆفێر ئەو ڕووداوانەی لێ ڕوەدەن، بەڵام ئێمە و پێشنیاریشمان کردووە و داوامان کردووە ئەو تقریبا ماوەی 20 کیلۆمەترێک ئەبێت ئەو شەقامە بتوانین بینی هەموو دوو سایدەکان بە زۆزرەی وەسەتی با بڵین یا بە گاریلەکان بینی شەقامەکان بگیرێ بۆی لە کاتی ئەنجامدانی ڕووداوەکانی هاتوچۆدا کە کاتێک ڕووداوی هاتوچۆ ڕوئەدات سارێک لە دەستی وەرەگرێتەوە لە شەقامێکە بۆ شەقامێکی تر نەبێتە هۆی کارەساتی دڵتەزیان. بە شێوێکی گشتی هاوڵاتیانی ئەو سنوورە تا چەند پابند بە ڕێنمایەکانی هاتوچۆ؟ وڵی بەداخەوە ناتوانم نیسبەکە دیاریکەم بڵێن بە شێوازێکی گشتی کەم یا زۆر، بەڵام بەجۆی ئامارەکانی ڕووداوەکانی هاتوچۆ لە هەموو سنووری هەرێمی کوردستاندا بەداخەوە توانم بڵێم خۆی سەبەبی یەکەم هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ برای شۆفێرە، ینی بەداخەوە ئەتوانم بڵێن برایانی شۆفێر پابند نەبوونی کەمیان هەیە بە ڕێنمایەکانی هاتوچۆ. ئەگەر هەر برایەکی شۆفێر
پابەربوونی تەواوەتی بەڕێنمایەکانی هاتوچۆ هەبێت پێم وایە گرفتەکانی هاتوچۆ و ڕووداوەکانی هاتوچۆ بە شێوازی زۆر بەرچاو خێرا ڕوو لە کەمبوونەوەکە بەڵام ئامارەکان بۆ خۆی وا دەریئەخا ناتوانین بڵین برایانی شۆفێر لە 100% یا بە شێوازێکی گشتی پابەرن بەڕێنمایەکانی هاتوچۆ. زۆر باشە کاک عەمید دیارە ئەم ساڵەوە ئامارانەی هێشتا دووسێ مانگێکی قەدەغێ هاتوچۆ بووە گەرباتەوە ڕەنگە و دووسێ مانگەشی لەسەر بۆە زیاتر بەرز بوواتەوە بەڵام دەمەوێت بزانم ئەوانەی کە ڕوبەڕووی ڕووداوی هاتوچۆ دەبنەوە خەڵکی ناوچەکەن یان خەڵکی دەرەوەی ناوچەکەن ڕەنگە هۆکار نەشارەزابوون بێ بە ڕێگەوبانەکە بە لۆفەکانی لەوەی کە گەرچی ڕەنگە ئاماژەکانی هاتوچۆش هەبن لەوێت تابلۆی هاتوچۆ هەبێت. بەڵێ وڵا من ئامارێکم لە بەدەستە گەر بۆی بە دەقیقی باسی بکەین ئەو ڕووداوانی کە ڕوەدەن لە سنووری شەمشەماڵدا تەنها ناو مرکزی قەزای شەمشەماڵ نییە لەسەر ڕێگای کەرکووک شەمشەماڵ دە ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە لەسەر ڕێگای شەمشەماڵ سلێمانی 16 ڕووداوی هاتوچۆ بووە ڕێگای ناحەکان 13 ڕووداوی هاتوچۆ بووە لە ناو شاری شەمشەماڵدا 12 ڕووداوی هاتوچۆ بووە ئەمانەیش سیان لە زۆربەی ڕووداوەکان توان بڵێ ماتۆرسکی بووە بەداخەوە سیانیش لە ڕووداوەکان شۆفێری ماتۆرسکیلەکان گیانی لەدەستداوانی کەواتە بە تێکەڵیە ڕووداوەکانی هاتوچۆ. وەک پێشتی ژاوکارم پرسیاری کرد بار هەڵگرەکان لەو ناوچەیە تا چەندە گرفتیان دروست کردووە چونکە دەزانین ڕێگاکە دوو ئاڕاستەیە بەڵام هەندێکیش ڕەنگە بەرتەست بێت لەوەی کە ئەگەر بێت و بار هەڵگرێکی زۆر لەسەر ڕێگاکە بن ڕەنگە بۆ ئۆتۆمبیل یاسایی دیکە کەمێک سەخت بێ بەتایبەتی ئەگەر پابەند نەبن بە تیژڕەویەکەیانەوە تیژڕەو نەبن. ئایا هیچ پلانێکەیە لەوەی کە هیچ نەبێت ڕێگای بارهەڵگرەکان جیا بکرێنەوە بۆی کە ڕووداوەکانی هاتوچۆ کەمتر ببنەوە؟ بەڵێ بارهەڵگرەکان تەمان گرفتیان دروست کردو یەک لە گرفتەکان ئێمە قەپانێکمان هەیە لە دەواازەی قەزای شەمشەماڵ ئەم قەپانە شوێنێکی نەگونجاوە و ئێمە پێشدیارمان کردووە نووسراویشمان ئاراسی لایەنی پەیوەندیدار کردووە کاتێک ئەو ئۆتۆمبیلانە دەوەستن بۆ چێشی قەپانەکانیان ئۆتۆمبیلێکی بارهەڵگری زۆر ئەتوانن بڵێن بۆ دووری 2 کیلۆمتر زیاتریش ئۆتۆمبیل چاوەڕانی چێشی قەپانەکە ئەکات ئەوانیش ئەوە نەفریاکەون. زۆر جار ڕووداوەکانی هاتوچۆ لەو ناوچەیە کە پێی لە چەند شەماڵە بە ئاوەتەقیوەکە ناسراوە چەندین ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە و خێرایی لێخوڕینیان نییە ئۆتۆمبیلە بارهەڵگرەکان بەڵام کاتێک خێرایی لێخوڕینیان زیاد لە پێویستە بێ ئەو کاتێکەوە بە بەتاڵی ئەچن بۆ شوێنی مەبەستی خۆیان کەەوە بارەکانیان بارەکەن بەڕاستیشی کەمتر پابن بە ڕێنمایەکانی هاتوچۆ و مەرجەکانی تونتۆڵیشیان زۆر کەمتیایە. بەدەل لە ڕووداوەکانی هاتوچۆ کێشە گرفتەکانی کارمەندانی هاتوچۆ لە چیدایە لەگەڵ ئەوەی کە نەبوونی موچە هەیە بەڵام ئەوان تا چەند پابند بە ئەرکەکانیان و هاوکاری شۆفێران و هاوڵاتیان دەکەن کە بتوان ڕووداوەکانی هاتوچۆ ڕوو لە کەمبوونەوە بکەن. بەداخەوە هۆکاری موچە ئەتوانم بڵێم تاک بە تاچی ناو کۆمەڵگای گردوتەوە ئێمەش بەدەر نین لە موچە خۆرانی هەرێمی کوردستان خۆ دەزانن موچە بژێوی ژیانێتی من نامێ زۆر بچمە ناو باسکردنی موچەوە بەڵام تاسیراتێکی گەورەی لەسەر ئیش و کارەکانی هەموو لایەنەکان کردەوە و بە تایبەتی پۆلیسی هاتوچۆیش هەم خابوونەوەکمان پێوە دیارە بەڵام هەچەنە ئێمە بەڕاستی ڕۆژانە سەرقاڵی ئیش و کارەکانی خۆمانین بۆ ڕێخستنی هاتوچۆ لە ناو شار و لە دەرەوەی شار و ئەفسەرانی ئیشەگرمان و چوونە سەر ڕووداوەکانی هاتوچۆ درێغیمان نەکردووە بەڵام پێنەدانی موچە و پێنەدانی ئیمتیازەکانمان و گوێنەگردنمان و کەمی کارمەندانی هاتوچۆ و کەمی داخوازیەکانمان بەداخەوەانی وای کردووە خاوبوونەوە لە هەموو سێکتەرەکانی فەرمانگەکانی حکوومەتدا بەدەرەکەوە ئەژینا ساڵانی ڕابردوو ئێمە ڕۆژانە مەفرەزەی هاتوچۆمان دائەنا و لێپرچینەوەمان زیاتر بوو لە برایانی شۆفێر و ئیجراعاتی تونترمانە کرد ئەتوانم بڵێم وەکو ئێستانەوە بەڵام بەداخەوە ئێستا ئەم خاوبوونەوەیە تەواو سەبەبی یەکەمی بۆ پێنەدانی موچە ئەگەڕێتەوە ئەگەر تۆیە موچە بە بەردەوام لە کاتی خۆیدا بێت من لە ماڵەوە گرفتم بۆ دروست نەبێت لەسەر شەقامەکەیش کەسێکی تەندروست دەرەچم ئەگەر کارمەندی حکوومەتم یا ئەگەر شۆفێر بم ئێستا شۆفێر ئەگەگریت
سەرپێچێکی هەیە ناتوانیت ئەو ئیجاتتونی لەگەڵا بکەی لەبەری لە هەمان کاتە سەرەکەی بژێوی ژیانی دابین ناکە کە بژێوی ژیانی دابین ناکە تۆ لە لایەکی ترەوە ئیجراعات و کارێکی لەگەڵاکەی یعنی ئەمانە گرفتەکان وای کردووە ناتوانین بەپێی نە بە دڵی خۆمان نە بە دڵی هاوڵاتیانیش ئەرکەکانی خۆمان بە تەواوەتی جێبەجێ بکەین. زۆر باشە کاک عومەر ڕێگایەکی دیاریکراو هەیە کە زۆرترین ڕووداوی هاتوچۆی تێدا ڕوودابێتەوە ئێوە داواتان کردو لەلایەن پەیوەندیدارەکان کە هاوکار بن کە لە وەزارەتی ئاوادانکردنەوە کە ئەو ڕێگایە چاک بکرێت بۆی کە ڕووداوی هاتوچۆی تێدا ئەنجام نەدرێت. بەداخەوە منەمێ لێرە یەک شتێک بڵێم یعنی ئێمە چینە سەر ڕووداوەکانی هاتوچۆ نەک لە چەمچەماڵ لە هەموو شارەکانی کوردستان ئەفسەرێکی هاتوچۆ یا مفۆزێکی هاتوچۆ کەشفی هەڵکارەکانەکە یەکسەر ئەڵێن ڕاستە پابەندەبوونی هاوڵێتان بە ڕێنماییەکانی هاتوچۆ بەڵام گرفتی ڕێگاوبانەکانیش ئەتوانم بڵێم سەبەبێکی گەورەیە لەسەر ڕووداوەکانی هاتوچۆ. ئێمە بانی مەقاممان هەبوو خۆشبەختانە پێچێکی مەترسیداری تیابوو لەلایەن دوو هاوڵاتیەوە توانیمان فراوانی بکەینەوە ئێمەش وەکو ئەندازی هاتوچۆ و بەڕێبەراتی هاتوچۆی سلێمانیش پاڵپشتێکی باشمان بووە توانیمان هێماکانی هاتوچۆی تیا جێگیر بکەین و هەم ئیدارەی شار لە جەنابی قایم مقام و زۆربەی فەرمانگەکانیش هاوکارمان بوون لەو کاتێ ئەوەمان دانا تەنها یەک ڕووداوی هاتوچۆ لە بانی مەقام ڕوویداوە بەڵام بەداخەوە هێماکانی هاتوچۆ و دانانی فلاشەرەکان ئەوانەی کەوا چاوساغن بۆ برایانی شۆفێر کە هێمای هاتوچۆیە بەداخەوە لەلایەن هاوڵاتیانەوە ئەشکێدیەت و لە ناوەشێت و شتی بەسەرهێنن بۆ ئەوەی کارەساتی ڕوودا. زۆر باشە کاکەمیت بودجەی بەڕێوەبەرایەتیەکەتان چەندە؟ ئایا ماگانەیە ساڵانەیە وەروە ئاماژەت بە شتێک کرد لەوەی کە بربەست لە لێواری ڕێگەوبانەکان دروست بکرێت بۆی کە هۆکار بن بۆ کەمبوونەوەی حاڵەتەکانی هیچ نەبێ مردن یا زیان لە ڕووداوەکان یا تووشە زیان کەمتر بکەوێتەوە. پێویستان بە چەندە بودجە هەیە گەر تەخمیناتان بۆ کردی بێت بۆ ئەو سیاجەی کە دەتانوێت دروستیکەن یا ئەو بربەستانەوە؟ بەڵێ ئێمە وەکو هاتوچۆی چەمچەماڵ هیچ بودجەیەکمان نییە ئەوە لە سەر بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی بەڵام چاکردنی ڕێگاوبانەکان بۆ ئێمە ڕێگاکانی دەرەوەی شار پابندە بە وەزارەتی ئاوادانکردنەوە ڕێگاوبان و لە ناو شاریشە شارەوانیە هەردوو لای ئەتوانی ئێمە وەکو هاتوچۆ وەکو ئەندازەی هاتوچۆ ئێمە هاوکاریان بین بەڵام دانانی ئەو شتانە هەمووی لەسەر وەزارەتی ڕێگاوبانە و ساڵانە نۆژەکردنەوەی ڕێگاوبانەکانی دەرەوەی شار و لە ناو شاریشە و شارەوانی ساڵانە بتوانین نۆژەنیان بکاتەوە ئەو شوێنانی کەوا گرفتی هاتوچۆی لێ و کە ڕووداوی هاتوچۆی لێ ئەکەوێتەوە ئێمە لایەنی پەیوەندیداری لێ ئاگدارەکەینەوە ئەوان هەڵەسن بەو کارانەی بیکەن. ئێوە پێتان نەوتون تا ئێستا پێویستە کە ئەم بربەستە لەسەر ڕێگاکانی چەمچەماڵ دابنرێت؟ بەڵێ ئێمە نووسراوی ڕسمیمان کردووە هەم خۆشبەختانە بە ڕێبەراتی هاتوچۆی سلێمانی دەرخستێکی کردووە بەڵام تاچی نیم کە چەندێکی تێچێ بە هاوکاری ڕێگاوبانی سلێمانی لە بەرنامەیە کەوا سەرجەم شوێنەکان با بڵێن نەک هەر چەمچەماڵ بۆ سنووری سلێمانی و ئەو شوێنانی کەوا زیاتر ڕووداوی هاتوچۆی لێبێ ئەوە هەمووی ئەو بربەستانە دابرێت و بۆ ئەوەی لە کاتی ڕووداوی هاتوچۆدا سیارە لە شەقامێکەوە بۆ شەقامێکی تر نەچێ. ئێمە ئەتوانم بڵێ من پێشنیار زۆر لە لای خۆمانەوە هەر گرفتێکی هاتوچۆ لە ڕێگاوبانەکە بینی پێشنیارەکەین بەڵام بەداخەوە خەریکە هەمووی ئەبێتە حبر الوەرەقە ینی هیچ کەمترین بەدادوەچوونی بۆ کرێت. زۆر باشە ماوەیەکە وەزارەتی ئاوادانکردنەوە هەڵمەتێکی چاکردنی ڕێگاوبانەکانی دەست پێ کردووە هیچ پلانێکەیە کە ڕێگاوبانی چەمچەماڵ لەو هەڵمەتی چاکردنی ڕێگاوبانی ئاوادانکردنەوەدا هەبێت؟ بەڵێ دەستیان خۆش بێ ئێمە لێوە دەستخۆشیان لەکەین لە ئاوادانکردنەوەی سلێمانی وەزارەتی ئاوادانکردنەوە هەڵمەتێکیان کرد سنووری شەمشەماڵیشی گردەوە بەڵام ئەتوانم بڵێم هێشتا بە تاوەتی هەموو سنوورەکەی نەگردوێتەوە چەندین ڕێگامان هەیە گرفتی هاتوچۆی تایە بە تایبەتی ڕێگای ئاغدلەرمان هەیە ڕێگای تەشەی جەباری و قادرکەرممان هەیە ڕێگای ناوشوانمان هەیە ئەم شوێنانە ڕێگای سەنگاومان هەیە ئەبێ بەبەردەوام وەزارەتی ئاوادانکردنەوە ڕێگاوان پیلانی ئەوەی هەبێ ساڵانە نۆژەم بکرێتەوە هەم لە هاوینە و هەم لە زستاندا بۆەوەی چاڵ و شۆڵانی کەواکێدە سەر شەقامەکان و یا تەنیشتی شەقامەکان بە خۆتەزانی هەربێ پڕکردنەوە و چاکتریشی ئەوەی تیابێ هەرچەنە ئێمە
وەک بەڕێبەراتی هاتوچۆی سلێمانی بە تایبەتی بەشی ئەندازە درێغیان نەکردووە لە بۆیاکردنی شەقامەکان و لە دانانی هێماکانی هاتوچۆ بۆ وشارکردنەوەی برایانی شۆفێر و بۆ ئەوەی کە بتوانن هێماکان ڕێنیشاندەر و چاوساخی برایانی شۆفێر بن. زۆر باشە کاگەمید گرنگترین ڕێنماییەوە لە ئێستادا بۆ شۆفێرانی ئەو سنوورەی کێوە تێتانە دەسەڵات هەیە گرنگترین ڕێنماییەکان چین؟ وەڵای ئێمە داوا لە سەرجەم خوشک و برایانی شۆفێر دەکەین بە تایبەتی برایانی شۆفێر پابند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆ ئەوانەی کەوا هاتوچۆ یاساکانی هاتوچۆ چکە بەڕاستی زۆربەی برایانمان مۆڵەتی شۆفێریان دەرکردووە هەمووی لە سیستەمی دەرهێنانی مۆڵەتی شۆفێریدا خوێندویانە کە ڕێنمایەکانی هاتوچۆ چۆنە و ئیشارەتەکان و ڕێنمایە نیشاندەرەکان هەمویان ئەتوانن بڵێن بەقەی پۆلیسیشی هاتوچۆ زیاتر شارەزان لە بواری هاتوچۆدا تەنها ئەوەیانە ئێمە بەتەنگی برایانی شۆفێرەنە ئەوانیش بەتەنگی خۆیان و ماڵ مناڵ و ژینگە و خەسارەتێکی خۆیانەبوون بەڕاستی ئێمە کە ڕووداوێکی هاتوچۆ ڕوو ئەدات لە ناخەوە پێمان ناخۆشە لە ناخەوە جەلێک بڕە بۆ ئێمە گەنجێک پیاوێکی بەتەمەەن ئافرەتێک منداڵێک بەهۆی هەڵەیەکی بچووکی یا بەهۆی سەرکێشێکی برایکی شۆفێرەوە گیان لە دەسەدا یا کەمەندان بدا سەر و ماڵی تیاچیە سەرڕای ئەوەی کەوا ناخۆشی و زەرمەند و ئەم ئاماری قوربانیانی هاتوچۆکە لە ڕادە بەدەر بووە ئێمە پێشنیارەکەمان ئەوەیە برایانی شۆفێر پابند بەسەر ڕێنەکانی هاتوچۆ و ئەمەی لێرەشەوە شتێکی تر بڵێم ئەنی داوا لە هاوڵاتیانی خۆشەویستەکەم بە تایبەتی قەزای چەمچەماڵ و ناحیەکان و گوندەکانی دەوروبەری خوانە خواسە لە کاتی هەر بشێوی و هەر کێشە و مشکلەیە یا هەر داخوازیێکی کە هەیەە لە حکوومەت لە دەسەڵات هێماکانی هاتوچۆ تراڤلایتەکانمان و فەرمانگەکانی حکوومەت بەگشتی نەکەنە ئامانجی خۆپیشاندان بە ئاخارێکی خراپە نەجێڕن ئێوە تا ئێمە لەم ماوەی پێشودا بەداخەوە سێتێکی تراڤلایتمان لە ناوچوو و کابینی هاتوچۆ سوتێنرا و چەندین مەخلوتەمانیان بڕێ و سوستانیان یعنی ئەمانە ئێمەش وەکو تاشیشی هاوڵاتی مافمان لای حکوومەتی هەرێمی کوردستانە ناکرێتەوە هێماکانی هاتوچۆ و یا بنکەیەکی هاتوچۆ یا فەرمانگەیەکی حکوومەت بکەی بە ئامانج لە هەمان لە کۆتاییدا چێ زەرمەند دەبێ ئێمە خۆمان زەرمەند وەکو هاوڵاتی ئەجینا باڵێ حکوومەت بەیانی دەرخستەیەکی بۆ کاتەوە پارەکەی بۆ سەرفەکاتەوە پارەکەیش دووبارە هەر لە زەرمەند لە ئێماکەوێتەوە بۆیە داوا لە هاوڵاتیانەکەم سەرجەم فەرمانگەکانی حکوومەت بە فەرمانگەی خۆیان بزانن بە داری خۆیان بزانن بەوەی بزانن کەوا هەموو دایرەکانی حکوومەت کە دانراوە بۆ خزمەتکردنی هاوڵاتیانە دووبارە داوا لە برایانی شۆفێرەکەم پابندبوونی خۆیان بە ڕێنمایەکانی هاتوچۆ بکەن بۆ ئەوەی جانی خۆیان و سەر و ماڵیان سەلامەت بێت و ئێمەیش دڵخۆش بین بەو ئەرکەی کە لەسەر شانمانە. زۆر باشە کاکەمیت بەرزکردنەوەی پلا لە وەزارەتی ناوخۆ بۆ هەندێک خەڵک ڕاگیراوە واتێ بۆ هەندێوانی کە مافی بەرزکردنەوەی پلیان هەیە لە ماوەی چەند ساڵێکە ڕاگیراوە ئایا لایەوە هیچ کەسێک هەیە کە لە ئێستادا چاوەڕێی بڕیاری بەرزکردنەوەی پلەی بکات یا خۆتبەستنی موچەی بەرزکردنەوە پلەکەی؟ وەڵ ئەوە زیاتر پەیوەندی با بڵێن بەڕێز وەزارەتی ناوخۆ هەیە دیارە ئەم قەیرانی دارایی و بێموچەی و هاتنی نەخۆشی کۆرۆنا هەمووی تاسیری لەسەر ئەوانە کردووە بەڵام دوێنێ فەرمانی بەرزکردنەوەی پلەی ئەفسەران گەڕایەوە هین با بڵێن مانجی کانون مانجی تەمۆزیش لە چاوەڕوانیدان دیارە سەرقاڵی وەزارەتەکان و سەرقاڵی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو پیلانەی کە لە بەردەستیانەیە من ناتوانم با بڵێن هۆکاریەکەی بۆچی بگەڕێنەوە بەڵام ئێستا پلە بەرزکردنەوەی مانجی یەکی ئەفسەرانی هاتوچۆ گەڕاوەتەوە. زۆر سپاس بۆ بەڕێز ئەمیت عومەر عەلی بەڕێوەبەری هاتوچۆی چەمچەماڵ سپاس کە میوانی بەرنامەکەمان بوو. ئازیزان و خۆشەویستان بڕگە بابەتەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوای کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت ماڵتانەوە خواتان لەگەڵ.